چەند ساڵە هەرێما کوردستانی ڕوبەڕووی چەندین قەیرانên ئابووری و سیاسی بووە. مامۆستا و خوێندکارین زانکۆوال دهۆک دبێژن چەندی پرۆژێن چارەسەریەش لایە زانکۆوە بە ئێخستنە بەردەم لایەنên پەیوەنددارên هەرێمیە بالێ پرۆژە و پێشنیارên زانکۆوە بە هاتنە وەرگرتنە جهتên معنی jî hazirin li vêrê bes pêgirîmanê divêt ew pêgiriyê pê bikin ka wa çi pê lazim e. Yani wekû zankowa ji min ve texsîrî naketin. Dehan vekulîn yê tênekirin, yê doktorayê, yê masterê bin, yê doktorayê bin, yê cora carê tênekirin mixwe binî ve ihtimale yê erefanka da tozat giritin, mifa jî nayê tewel giritin. مفروض بشين پیوندیه که آنچه بجن عقد کل گل زانکوه که بکن بجن فلان مجالی دا کند گهنه چه قناعت به اینا او کار السروی او دی بکن يعني هنده جرنا إلا حكمت بخوبید بس هندك جرا حكمت اجي راسي يعني اف لكتجهش نانينا وهندك جرا جي اف هندك مسيل زانکوه کردستان جي هين ما مستوى كلينات كان تشتات كان هندك جرا آرمان جوا نه هند جرا سریع هند کو آرمان جوا پلا برس کردن خویا و مثلا بدز به اینا پلا کو بلندتره و بلکی راتبه که بچه باشتر بینک جرا اوج یا هی ئەندامەکە پەرلەمانی کوردستانیش دبێژێت تا نەها چ پرۆژێن چارەسەریە نەهاتینە پەرلەمانیە. ئەم ساڵ لەسەر پرۆژەکانی زانکۆ چەند پێشنیارێک بوو وەکو پرۆژەنە وەکو پێشنیار هاتوون بە نسبەت قوتابیانی زانکۆکان کە کۆمەڵی کێشە و گیر و گرفتیان هەبوو ئێمە وەکو پەرلەمانی کوردستان کارمان لەسەری کردووە بەڵام وەکو پرۆژە تاکو ئێستا هیچ پرۆژەیەک نەهاتووە. شارەزا و مامۆستایان زانکۆیە دبێژن لە زۆربەی وڵاتان دەمێ دروستبوونا قەیرانان لایەنên پەیوەندیدار پەنایەت بەنە بەر زانکۆواش بۆ دیتنا ڕێکەن چارەسەریە لە هەرێما کوردستانê نەک هەر پەنایە بەنە بەر زانکۆوە بەڵکو پرۆژێن زانکۆواژیت ئێنە پشتگوهی قستن. شێرۆخەدر کوردستان نیوز دهۆک